نستهل أعمال المؤتمر بتلاوة آيات من الذكر. سەرەڕای ئەو قەیرانە ناوخۆیەی بەرۆکی حیزبەکەی گرتووە یەکێتی نیشتیمانی کوردستان بە 3 مانگ پێش وادەی خۆی کۆنگرەی پێنجەمی لە سلێمانی دەست پێ کرد. وتەبێژی کۆنگرەی پێنجەمی حیزبەکە دەڵێت کۆنگرەکە بۆ گۆڕانکاریە لە هەیکەلی حیزبەکە و گۆڕانکاری دەبێت لە استراتیژی یەکێتی. لە هەیکەلی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە بۆتەوەی کە کاری لەسەرکردەوە و ئیش بێتە ئەوەی کە لە داهاتووە کار لەسەرەکرێت سێ ئەنجومەنە ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندەکانی یەکێتی لەگەڵ ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی پشتیوانی ڕاستە بە ڕێژە و بە ناوەکان لەوانەیە جیاکاری بگۆڕێ یاخود هەروەکو خۆی بمێنێتەوە لەو ڕەشنووسە بەڵام سێ ئەنجومەنی ئەبێ لە داهاتووە بۆ بەڕێوەبردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەڵبژاردنەوەی سەرۆک یعنی سەرۆک وتیان بەبێ هەڵبژاردن ئەکرێت یعنی ئەوە تا چەند وایە بەڵێ سەرۆک بە هەڵبژاردن ئەکرێ بەڵام ئەوە ئەگەڕێتەوە سەر ئەو لیژنەیە چکە ئەمڕۆ ئیشەکانمان تەواو ئەبێ ئەدرێتەوە سەر ئەدرێتەوە بە لیژنەی بەڕێوەبردننی کۆنگرەوە کە ئەوانە بێ ئەوە ئەگەڕێتەوە سەر کارنامەی ئەوان و هەموو کەسێکیش ئازادە بۆ خۆکان دیتکرد. بەهۆی نیگەرانیانەوە لە یەکێتی بەشێک لە سەرکردە و کادیرەکانی بەشداری کۆنگرەکە ناکەن و بەپێی زانیاریەکان لە حیزبەکەش دوور دەخرێنەوە. هەروەک لەم کۆنگرەیەدا سیستەمی هاوسەرۆکی هەڵدەوەشێتەوە و یەکێتی یەک سەرۆکی دەبێت. والله اینجاوە خۆیان من نازانم ئەو کۆنگرە بڕیارەدا هەر کەسێکی باشە گەر غایی بێ لەوێ دیارە تەسیری بێت چۆن نایبێت من هەموو کەسێک خەڵکەتی خۆشەکانی والله اینجا نازانم ئەوە بەرنامەکەی پەیڕەوی ناوخۆکەی زانی لەسەر ڕۆشنایی پەیڕەوی ناوخۆ قساکرێ من لێرەوە ناتوانم پێش کۆنگرە بکەم و قسە بکەم تەناوەنگاڵێ من بۆی کە کۆتایی پێبێنین هیوادارم کۆنگرەکە لە خزمەتی خەڵکا بێ لە خزمەتی کەسوکاری شەیدانا بێ لە خزمەتی تەبایی و برایەتی خەڵکی کوردستانی هەموو لایەنە سیاسیەکان بێ سەبارەت بەوەی یەکێتی چی بکە بێ لەگەڵ هەلومەرجی نوێ خۆی بگونجێنێ و بێ سەرکردایەتیەک هەڵببژێرێت کە لە ئاستی مامەڵەکردن لەگەڵم دۆخە نوێ بێ لەبەرەوەی کە هەم قوارەی سیاسی هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک مەترسیایە هەم حیزبی سیاسی و سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان لە بەردەم لە دەستدان و کەمبوونەوەی متمانەیە ئەرکی ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی خۆمان کاری خۆمان بەرنامەی کاری خۆمان وا دابڕێژین کە لەگەڵ ئەم هەلومەرجە نوێیە لەگەڵ خواستی خەڵک و لەگەڵ ئاشتکردنەوەی خەڵک لەگەڵ حیزبی سیاسی و سیستمی سیاسی بگوت. یەکێتی دەیەوێت بە ئەنجامدانی ئەم کۆنگرەیە ئەو لێکترازانانە ڕێک بخاتەوە کە لە دوای کۆنگرەی چوارەمیەوە تێیدا دروست بوون. ئەوانەی نەیاری دەسەڵاتداری ئێستای حیزبەکان خەت بە سەرناوەکانیاندا بهێن و بەوتەی خۆیان نوێگەری بکەن لە کار و کۆدەنگیان هەبێت لە بڕیار هەروەک لە دروشمی کۆنگرەکەیاندا هاتووە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی. هاوکاری بەرەی کوردستانی و هێز و لایەنە سیاسیەکانی دیکە